حەزی بۆ خوێندن و یارمەتیدانی خێزانەکەی ئالیسن گوێز ئەم کچە تەمەن 8 ساڵانە لە گوندی مێدلن لە کۆلۆمبیا بە هیوای فرۆشتنی ئەو وێنانەیە کە دایانکێشێت بۆ ئەوەی بە پارەکەی کۆمپیوتەرێکی پێ بکرێت و لەم کاتەی کەرەنتینەدا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە ماڵەوە وانەکانی لەسەر بخوێنێت. دەستم بە وێنەکێشان کرد ئەو ڕۆژەی بەنیاز بۆم نامەیەک بۆ دایکم بنووسم. وێنەکەم بۆ دایکم کێشا و تەماشای کرد و گوتی وێنەکە زۆر جوانە. کاتێک ئەوەی پێگوتم ئەوە بە مێشکم تا هات وێنەکە بفرۆشم و دواتر دەستم بە فرۆشتنیان کرد. هەموو دوای نیوەڕۆیەک ئالیسن لەسەر مێزە کۆنەکەی دادەنیشێت و وێنە هونەریەکانی دەکێشێت ئەوانەی پاشان بە خەڵکانی دەفرۆشێت ئەوانەی دەیانەوێت یارمەتی ئالیسن بدەن بۆ هێنانە دی خەونەکانی. بەو پارەی کۆی دەکەمەوە خانوویەک بۆ خێزانەکەمان دەکڕم یان کۆمپیوترێک بۆ خوێندنی خۆم. ئەمانە ئەو وێنانن کە ئالیسن بە مەبەستی فرۆشتنیان کێشاونی و وا ئالیسن و دایکی دەگەڕێنەوە بۆ ماڵەوە. ئالیسن زۆر دڵخۆشە منیش زۆر بۆی دڵخۆشم. بەهۆی تواناییەوە خەڵک پیرۆزبایی لێ دەکەن لەبەرەوەی ئالیسن بە دوای ڕێگەیەکدا دەگەڕێت داهاتی دەستکەوێت بۆ ئەوەی ئەو شتانەی پێ بکڕێت کە دەیەوێن و ئێمە وەک خێزانەکەی ناتوانین بۆی دابین بکەین. دایانە ڕووز کڕیارێکی وێنەکانی ئالیسنە و بە کۆمپیوتەرەکەی تەماشای وێنەکانی ئالیسن دەکات. وێنەکانی ئالیسن هەڵقوڵاوی پێداویستیەکانێتی و گەڕان بە دوای ڕێگەیەکدا بۆ پیشاندانی هاوسۆزی خۆی و یارمەتیدانی خێزانەکەی. بە بڕوای من ئەمە هەڵوێستێکی جوانی ئەو کچەیە کە بتوانێت لەم بارودۆخەی کۆرۆنادا هاوکاری خێزانەکەی بکات چونکە ڕەوشەکە ئاسان نییە. ئالیسن بیری لەوە کردەوە کە چۆن بتوانێت بەوەی دەیزانێت یارمەتی خێزانەکەی بدات. من ئەوە بەرز دەنرخێنم. هەڵوێستێکی زۆر ئەرینی ئالیسێنە هەروەها بۆ کارەی یارمەتیدانی باوانی بە فرۆشتنی وێنەکانی دەدات و بەهرەکانیشی بەهێز دەکات. هەتا ئێستا ئالیسن بەلایکەم 80 لە وێنەکانی کێشاونی فرۆشتووە و هاوسۆزی بۆ خۆی لە کۆلۆمبیا دروست کردووە. ئەو وڵاتەی کە لە 16 مانگی ئازاری ئەم ساڵەوە خوێندنگەکانی داخران ئەو کارەی زیانی بە خوێندکارانی خانەوادە هەژارەکان لە کۆلۆمبیا گەیاندووە. بۆ پارەی لە فرۆشتنی وێنەکانی دایانکێشێت دەستی دەکەوێت ئالیسن خەونی کڕینی خانوویەک بۆ خێزانەکەی لە مێشکدایە.